چەتەکانی ئۆپراسیۆنی یەکێتی لە هەڵەبجەی شەهید ئەوەندە تینووی خوێنی کاکە مرشیدن کەوا دوێنێ چاو بوو گوڵان و بەشێکی زۆری دەوروبەری هەڵەبجە گەڕاون بۆ ئەوەی جەنازەی کاکە مرشید بدۆزنەوە، چونکە خواکەیان کە سەرخێڵی ئۆپراسیۆنە ئەمری کردووە ئەبێ ئەگەر ئێسقانەکانی کاکە مرشیدیش بێ بیدۆزنەوە بنەوە بۆی لە کاتێک کاکە خوای مرشید کە ئەڵڵا تەعالا ویستی وا بووە کەوا جەنازەی کاکە مرشید دەستی گڵاوی چەتەکانی ئۆپراسیۆنی یەکێتی بەرنەکەوێت. بۆیە هەر لەسەر وەسیەتی خۆی کاکە مرشید هەم بە زیندوی و پاشەوەش کە وەفاتی کرد لە شوێنێکدا نێژراوە بۆ ئەوەی دەستی گڵاوی چەتەکانی یەکێتی بەرنەکەوێت. ئەوەی کاکە مرشید لە هەڵەبجە کردی داستانێکی زۆر بێوێنە بوو، شتێکی زۆر گەورە بوو، وەرچەرخانێک بوو کەوا خەڵکی هەڵەبجە ئێستا ئەڵێن کە کاکە مرشید بەتاق و تەنها بەخۆی و دەماچەیەکەوە لوتی چەتەکانی یەکێتی بەو شێوەیە شکاند. جاوەرە ئەگەر 4 گەنج 5 گەنج جاوەرە ئەگەر 4-5 ئایلە لە چەتەکانی یەکێتی دەست بکەنەوە و جارێکی تر قبولی نەکەن کەوا بە سعات 2 شەو 3 شەوە هەڵکردنە سەر ماڵەکانیان بە سەگ و پۆستاڵەوە ئیتر ئەبێ حاڵ یەکێتی و چەتەکانی یەکێتی چی لێبێ. وەکو ئەبینن ئەوە 2 هەفتەیە هەرچی چەتە یەکێتی هەیە، هەرچی چەتی ئۆپراسیۆنی یەکێتی هەیە بەردەوام لە هەڵەبجە ئاسوڕێنەوە بەس بۆ ئەوەی بچووکترین هەواڵ لەسەر کاکە مرشید بزانن. بەڵام بە فەزلی ئەڵڵا تەعالا کاکە مرشید هەم بە زیندوی هەم بە مردوویش ئەڵڵا تەعالا جەنازەکەی پاراست و نەیهێش دەستی گڵاوی چەتەکانی یەکێتی بەربکەوێ. ئێستا لە هەڵەبجە خەڵکی هەڵەبجە دوعای خێر بۆ کاکە مرشید دەکەن، شانازی پێوە ئەکەن کە بەشێکیان هەتا ئێستا وێنەی کاکە مرشیدیان نەبینیوە. ئەو دایکانی کە کوڕەکانیان بەسەر و شوێن کراون لەلایەن چەتەکانی یەکێتیەوە یا شەهید بوون یا ئێستا لە ناو زیندانەکاندان، هەموو ئەو دایکانە دوعای خێر بۆ کاکە مرشید دەکەن. ئەوەی کاکە مرشید کردی بەجددی ڕاپەڕینێکی گەورە بوو، شتێکی مێژووی بوو، بەسەربەرزی ژیا، کەم ژیا و کەڵ ژیا، پیاوانە ژیا، زەلیلی قبول نەکرد، دەرسێکی زۆر گەورەی فێری گەنجانی خواویستی هەڵەبجە کرد کە جارێکی تر زەلیلی قبول نەکەن، جارێکی تر قبول نەکەن چەتەکانی یەکێتی بەو شێوازە سوکایەتی بە کەرامەتیان بکەن. بۆیە ئێستش چەتەکانی یەکێتی هەتا ئەم دەقەیەش نەیانتوانیوە ناشتوانن بە ئیزنی ئەڵڵا تەعالا دەستی گڵاویان بدەن لە جەنازەی کاکە مرشید. چەتەکانی یەکێتی دۆڕان، کاکە مرشید و موسڵمانانیش سەرکەوتن. سەرکەوتنیش لای موسڵمانان ئەوەیە کەوا بگاتە بەهەشت و دۆڕانیش لای چەتەکانی یەکێتی ئەوەی ئینسان بمرێ. مردن لای ئێمە تەنها ڕێگرێکە لە بینی ئێمە و بەهەشتا، بۆیە ئێمە مردن و ژیان بە سەرکەوتن و دۆڕان نابینین، ئێمە ئەوە بە سەرکەوتن نەبینین کەوا لەم دنیا بەو شێوازە بژین کە ئەڵڵا تەعالا ئەیەوێ، ئەڵڵا تەعالا لێ ڕازی بێ، لەسەر تەوحید بژین، لەسەر ئیسلام بژین و لەسەر ئیسلامیش بمرین. بەڵام چەتەکانی یەکێتی لە پێناوی تاغوتا ئەژین و لە پێناوی تاغوتی شەئەمرن، بۆیە لە هەردوو دنیا زەلیل و سەرشۆڕ و ڕسوان. ئەم ئیسلامە بە ئیزنی ئەڵڵا تەعالا لە هەڵەبجەوە سەرهەڵداتەوە. ئەو هەموو گەنجە خواویستەی کە لە ناو هەڵەبجە هەیە هەموو چەتەکانی یەکێتی کۆ ببنەوە لە هەرچی شارەکانی ترایە ناتوان کۆتایی پێبێنن. ئەمە معجزەیەکە، ئەمە ئەڵڵا تەعالا ئەم دینە ئەپارێزێ. یوریدون لیطفئوا نور الله بأفواههم. الله تعالى فرمي أوان أيانوية بفوي دميان نوري الله تعالى بكجنوا بلام ناتوانن بإذن الله تعالى أم إسلامه لها لبجا وسلن يسر الضاتوا أو همو جنجا شورش برباكن كوا لوتي جلال طالباني و هرشي طاغوتي تري كردي أشكينه شاور ابن ويكا كاكا مرشد كردي دسبيك يام شورشية.